بەس پێش دەستپێکردنی مەراسیم دەقێ وەسان بە گیانی پاکی شێدا قوربانی سیڤیلی لێکەوتێتەوە حکوومەتی عێراقە ئەمڕۆ لە هەڵەبجە و شارە زۆر بە بڵێن چالاکێک بۆ ئەو داگیرکاریانەی کە دەوڵەتی تورکیا چەند وەختە خەریکە ئەنجامی دەدات بۆ سەر باشووری کوردستان و تاکە بەرگری لە چیاکانی کوردستان گەریلە ئێستا لەو سنوورانەدا بەرگریەکە بەداخەوە یعنی لە 1970 چەندین هەڵەبجە کە یەکێک بوو لە قەزاکانی ئەو کاتەی با بڵێن باشووری کوردستان یان با بڵێن عێراق بەرکی میاباران کەوت و هەر لەو کاتی شاسێ و سێنان و چەندین شار و گوندی تری کوردستان بەرکی میاباران کەوتن بەڵام لە ئێستا سێرەکەی لە دوای 30 و چەند ساڵ جارێکی تر ئەم جاران لەلایەن دەوڵەتێکی ترەوە کیمیاوی بەکارهێنرێت و هێرشەکرێتە سەر چیاکانی کوردستان بە هەموو شێوەیەک ئێمە ئەو داگیرکاریانە ڕستۆ شەرمەزارەکەین دیارە کورد هەتاوەکو نەبێ بە خاوەنی ناسنامەی خۆی هەتاوەکو نەبێ بە خاوەنی قەواری خۆی هەر جاری لەلایەن دەوڵەتێکی داگیرکەرەوە هێرشەکرێتە سەری بە شێوازێک قەتڵ و عامەکرێت و کۆمەڵکوژی لەسەر ئەنجام بدرێ دیارە دەوڵەتی داگیرکەری تورک ئەیەوێت کە با بڵێن سەروەت و سامانیە با بڵێن مڵکداری دەوڵەتی عوسمانی لەو سەردەمانەدا کە پێش 100 ساڵ هەی بۆ جارێکی تر زیینوی بکاتەوە و ئەوانە بە مڵکی خۆی ئەزانێت و هێرش ئەکات بەڵام ئەوەی کە ئێستا بەرگری ئەکات تەنها گەریلاکانن لە سەر چیە بەداخەوە یعنی هیچ کەسێک نییە کە خاوەنداری لە کورد بکات لە ئێستاە بڵێ ئەمە چەکی قەدەغە کراوە یعنی پێش 30 ساڵ ئەیانوت نەیانزانیوە سەدام ئەمەی بەکارهێناوە و سەدامیان ڕوبەڕووی دادگایی و نازانم چی ئەکردەوە بەڵام لە ئێستاە سیرەکەی کە چەندێک تێپەڕێەوە چەندین ساڵ تێپەڕێەوە جارێکی تر بە ئاشکرا بەڵگە هەیە هەموو شتێک هەیە یعنی نوێنەری وڵاتان هاتن نەتەوە یەکگرتوەکان هاتوون کەشفیان کردووە کە تورکیا بە ئاشکرا چێکی قەدەغەکراوە یا کیمیاوی بەکارهێنێت شاخ و کەش و کێوەکان هەموو شتێک ئەسووتێنێ ژینگە ئەسووتێنێ ئاژەڵ ئەسووتێنەوە ئەو گەریلانش هەمووی شەهید بوون بەڵام هەتا ئێستا کەس نییە بێ هەڵوێستن هیچ شتێک ناڵێن و زۆر بەداخەوە یعنی ئەوەی کە لە ئێستاە پێویست و زیاتر خاون هەڵوێست بێ ئەبوو خەڵکی هەڵەبجە بڕژێن سەر شقامەکان و ئەبوو ئەو شوێنانی کە بریندارن بە چێکی کیمیاوی سەردەشتە هەر جێگایەکی ترە کە ئێمە هەمومان بەدەست داگیرکەریە و ئەناڵێنین وەک نەتەوەی کورد ئەبوو ئەمانە هەڵوێستیان هەبێت و بڕژێنە سەر جادەکان بەم شێوەیە بێدەنگی قبول نەکەن بێدەنگی واتە ڕازیبوون ڕازیبوونیش لە ناوبردنە لە ئێستاە کە ئەبین بڕوخێ ئەردۆغان ئێمە لێرە چالاکیەکەین چالاکی خۆپیشاندان ئەەکەین خەڵکی هەڵەبجە و شارە زۆر بە بۆنەی چەکی کیمیاویوە کە لێی داوین ئەو هەموو کارە ساتەی لێکەوتووەتۆ ئێستاش لە چیاکان لە گەلیلاکانی کوردستان ئەدات ئێمە نابێ کەم هەڵوێست بین ئەبێ خەڵکی خۆمان بڕژێنە سەر جادەکان تورکیا دەوڵەتی داگیرکەری تورک کیمیاوی ئەوە شوێنێ بۆ هەواڵەکانمان لە ئەو سێهەم دەوڵەتی ناتۆیە ئەبێت مافی مرۆڤ بێنە دەنگ و قسە بکەن بزان ئەم کیمیابارانم تاکەی لێمانەدا تاکەی ئەم گەلەمان ئاوا لە ناوەدا بۆچی لە ناومانەدا ئێمەش میلەتێکین حەقی ژیانمان هەیە داگیرکەران بۆ ئەمان لێ ئەەکەن میلەتێکین لەسەر ئەمەرزە دروست بووین لەسەر خاکی خۆمان دروست بووین ناچینە سەر خاکی کەس لەسەر خاکی خۆمانین دیفاع لە خاکی خۆمانەکەین داوا ئەەکەم لە خەڵکی هەڵەبجە گشتی بڕژێتە سەر جادەکان سەر کۆڵانەکان ئەم بێدەنگیە ڕابگرن داوا لە حیزبە کوردستانیەکانەکەم بە زمانێکی یەکگرتووی بێنە سەر جادەکان بێنە سەر شەقام و کۆڵانەکان بێدەنگی بشکێنن بێدەنگی بشکێن و وەرنە سەر جادەکان و خاوەندەری لە حەقی خۆیان بکەن قوربانی سیڤیلی لێکەوتێتەوە حکوومەتی عێراقە بێدەنگی